حي على الفلاح. خلاصي وتاركمان ئەمەیە ئامان لێمان تێک نەچێ پشت بە شەهادە ببەستین، پشت بە مەنسب ببەستین، پشت بە دەسەڵات و هێز و باز ببەستین، پشت بە عیلمەکەی خۆمان ببەستین بڵێم وەڵام من ئیمام و خەتیبم بەخوا من ئیتر تەواو هیچ کەس بۆم ناوێرێ نە شەیطان نە ئازیزەکەم. ئەگەر ئینسان لی تێک بچێ پشت بە عیلمەکەی خۆی ببەستێ بڵێ بە عیلم من بەرهەنگ ئەی خوات بۆ کوێڕۆی. ئەوە بەلعامی کوڕی باعوڕا کە پیاوێکی دیندار عالمێکی گەورەی بەنول ئیسرائیل بوو مەغروور بوو بە عیلمەکەی تووشی دەرد و بەڵاو موسیبەت هات تووشی عاقیبە شەڕی هات. عالمێکی گەورەی سەردەمی خۆمان عەبدوڵڵا القوسەیمی کابرایەکی زۆر بەناوبانگ و داعیەکی زۆر بەناوبانگ بوو کتێبێکی نووسی صراع بين الإسلام والوثنية ململانی لەبینی ئیسلام و بتپەرستی وەثەنیەت واتە بتپەرستی کتابێکی زۆر بەناوبانگ بوو ڕەواجێکی زۆر باشی هەبوو خەڵکێکی زۆر پیاوی گەورە زۆر دەستخۆشیان لێ کرد. ئەم پیاوە مەغروور بوو بە عیلمەکەی وتی من خاوەنی علمم من خاوەنی شەهادەم من هیچ کەسێک ناتوانێت لە ڕێی دینەوە فیلم لێ بکە. مەغروور بوو خوای لەبیر کرد حەفیظی لەبیر کرد حافظی لەبیر کرد تووشی یەک بەڵایەکات هەر لە ناو دینە وای لێ هات ئەو هەموو عیلمەی کە هەیبوو بوو بە تۆز و چوو بە ئاسمانە وای لێ هات دژی ئیسلام وەستایەوە لە ئاخری تەمەنیا. عاقیبەت شەڕی چونکە وای زانی خۆی ئەتوانێ خۆی بپارێزە نەیزانی حەفیظ نەیزانی حافظ ئەبێ بەردەوام لەگەڵە عیلاقە و کۆنتاکت هەبێ وای لێ هات هەڵسا کتابی نووسی دژ بە ئیسلام لە جیاتیەوەی کتێبیان نووسی بۆ بەرهەنگاریکردن و بۆ بەرەنگاربوونەوەی دژی ئەو کەسانی دژی ئیسلام قساکەن دەوری لێ تێک چوو هەڵسا کتێبی تۆمار کرد و کتێبی تالیف کردش بە ئیسلام. هذه هي الأغلال ئەوە عنوانی کتێبەکەی بوو. ئیسلام بە کۆت و زنجیر ناو ئەباڵێ ئیسلام کۆت و زنجیرە دواتەکەوێنێ ئەبێ بڕۆی پێشکەویە بێوەکو ئەو وڵاتانە ئیسلام بۆ ڕێگات لێگرێ ئەوەی کە دواتەکەوێنێ فەسادە گەندەڵیە دزیە دووبەرەکیە فیتنەیە ئیسلام دژی ئەوانەیە. تۆ هاتووی ئەڵێ ئیسلام من دواکەوێنێ ئازیزەکەم بۆ ئیسلام تۆ دواکەوێنێ ئیسلام پێخۆشە حەزارەت هەبێ شارستانیەت هەبێ یاسا هەبێ مرۆڤایەتی هەبێ ئینسانیەت هەبێ عەدالەت و دادپەروەری هەبێ و یەکسانی هەبێ. دەی خۆشەویستەکانم ئێمەش بەردەوام هەر کارێکمان هەبووە هەر کارێکمان کرد بڵێن یا حەفیظ احفظنا سیارەکەت لەبەر دەرگا ڕاگری پێشەوەی بچیتە ژوورەوە بڵێ یا حەفیظ احفظه بڵێ خۆیان بیپارێزە. دەرەچی سەفەرەکەی بڵێ یا حەفیظ احفظنی خۆیان من خۆم تەسلیمی تۆ ئەکەم تەواو باوەڕم بە هیچ شتێک نییە و باوەڕم بە هیچ شتێک نەماوە تەنها تۆ نەبێ خوایە چونکە بینیمان هەمووی قسەی زلیە کرد هەمووی هاژوهژی بوو کا هیچ نەبوو بەس تۆ و پێغەمبەرەکەت هەرچی تاوت وا دەرچووی ئێمە باوەڕمان بە تۆ هەیە یا حەفیظ احفظنی. کاتێک ئەڕۆی بۆ دکتۆر بڵێ یا حەفیظ احفظنی لەو دکتۆرەش چونکە زۆر جار دکتۆر عیلاجێکی غەڵەتێ بۆ نووسیە کاول دەکات تیاچی ئەگەر بە 20,000 نەجاتت بۆیە ڕەنگە اینجا کە بە 20,000 دۆلاریش نەجاتت نەبێ بۆیە بەردەوام ئەم ناوەی خوا لەگەڵ کارەکانە گرێ دەین هەر کارێک ویستم بیکەم ئەم ناوی خوای لەگەڵ ببەسم یا حەفیظ احفظنی.